جی برخوادانا جن جیان آزادی آزادیان جنی جواکی آزاد بکه به هفگرتنا جنان امی شمندیا دستلادار تک ببن برخوادان جن جیان آزادی هیویده همو جنی جیهانه درش ما جن جیان آزادی و ببدن که همو جنان تێکۆشینە ژن ژیان ئازادی بوو تێکۆشینێکە جیهانی دەنگی گەل دەنگی هەر چوارپارچەی کوردستانە لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش بیسەرانی هێژە با یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەم. لە شاری ستراسبورگی فەڕەنسا ئیشگیری ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان 12 ساڵە بەردەوامە و لە ئێستادا 4 وڵات پارێز لە شاری نۆرنبێرگی ئەڵمانیا ئیشگیریەکان لە ئەستۆ گرتووە. ڕۆنی ئالگۆر و محەممەد ئالگۆر و مەزلوم ئەرن و ئیبراهیم دمیر کاچالەکەکان لە ئەستۆ گرتووە پەیامی مەزنکردنی تێکۆشانیان دژی گۆشەگیری دووپات کردەوە. لەسەر ناوی گروپەکە ڕۆنی ئالگۆر ڕایگەیان لە ئیمراڵی تاوانی دژی مرۆڤایەتی ئەنجام دەدرێت و جەختی کردەوە ڕێبەری گەلان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان 1265 ڕۆژە ناتوانێت چاوی با بنەماڵەکەی و پارێزەرانی بکەوێت و وتیشی کلیلی دادپەروەری و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوین لە دوورگەی ئیمراڵیە لە ئیمراڵی ئەشکەنجەی توند و گۆشەگیری دەسەپێنرێت ئەگەر ئێوە لایەنگری دادپەروەری نەبن ئێمە فیدایی ڕێبەر ئاپۆین. لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەست پێشخەری ئازادی ڕێبەر ئۆجەلان لە سووریا دوێنێ سەردانی ماڵانیان دەست پێ کرد. یەکێک لە چالاکوانان بە ناوی لەتیفە عالی کە ساڵی 1992 لە نێوان ساڵەکانی 1992 لە لۆبنان چاوی با ڕێبەری گەلی کورد کەوتووە ڕایگەیاند دەوڵەتی تورک و هاوپەیمانەکانی فکر و فەلسەفەی ڕێبەری گەلی کورد وەک مەترسیەک بۆ سەر سیستەمەکەیان دەبینن و جەختی کردەوە هەرچیەمان لە دەست بێت بۆ ڕێبەراپۆ ئەنجامی دەدەین. هەروەها نەواف خەلیف لە ساڵی 1997 ئەویش لە شام ڕێبەری گەلی کوردی بینیوە و ڕایگەیان ڕێبەری گەلی کورد با ڕامانەکانی گەل لە کۆیلایەتی و ژێردەستی ڕزگار دەکات و وتیشی بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆ تێدەکۆچین. هەروەها ڕەمەزان عومەر ئەویش لە ساڵی 1994 لە شام ڕێبەری گەلی کوردی بینیوە و ڕایگەیان فکری ڕێبەری گەلی کورد دەتوانێت گەل لە دەستی تاریکی دەسەڵاتداران ڕزگار بکات و وتی دڵسۆزی و بەڵێنمان بۆ ڕێبەرەتی نوێ دەکەینەوە و بۆ بەدیهێنانی فکری ئەو تێدەکۆشین. دەست پێشخەری ئازادی ڕێبەر ئۆجەلان لە سووریا لە سەردانەکەیاندا پرۆشۆر و بڵاوکراوەی ژیانی ڕێبەر ئۆجەلان و کورتاڕوومانی ئازادی سەردەکەوێت کە دەربارەی ژیانی ڕێبەری گەلی کووردا کردیانە دیاری بۆ بنەماڵەکان. لە چواردەی حوزەیرانی ساڵی 2018 لە پیرسۆز هاوژین و دوو کوڕی ئەمینە شەنیاشار لە لایەن پاسەوان و خزمەکانی پەرلەمانتاری پێشووی ئاکەپا ئێبراهیم خەلیل یێڵدزەوە کوژران و کوڕێکیشی زیندانی کراو. لە ئێستادا ئەمینە 21 ڕۆژە لە بەردەم پارلەمان چالاکی ئشتگیری دادپەروەری بەڕێوە دەبا. ئەمینە شەنیاشار باسی کۆمەڵکوژیەکە و قۆناغی دوای کۆمەڵکوژیەکەی کرد و دیسانەوە داوای دادپەروەری دووپات دەکاتەوە و داوای ئازادکردنی فازڵ شەنیاشاری کوڕی دەکات. پەرلەمانتاری دەمپارتی مەراڵ دەنیش و دیلان ئایان کۆنت سەردانی ئەمینە شەنیاشاریان لە بەردەم پارلەمان کرد و بەشتاش ڕایگەیان پەرلەمان بە ئەنقەس خۆی لە داواکەی بنەماڵی شەنیاشار بێدەنگ دەکات. هەروەها بەشتاش ناڕزایەتی بەرامبەر سەرۆکی پەرلەمان و ئەردۆغان کە گوێ نادەن بە داخوازیەکانی ئەمینە شەنیاشار دەربڕی و تیشکی خستە سەر بەرخۆدانی چەند ساڵەی بنەماڵی شەنیاشار و وتی بەرخۆدانێکی زۆر واتادارە. ئەگەر پەرلەمان نەبێتە بەردەنگی ئەم داخوازیە ئیتر دەبێتە بەردەنگی چی و چکارێک بە ئەنجام دەگەێنێ.
ناوەندی ڕاگەیاندنی ئەنجومەنی سەربازی منبەج ڕایگەیان هێزەکانیان هەوڵێکی چەتەکانی سەربا دەوڵەتی داگیرکەری تورکیان شکست پێهێنا بۆ دزەکردنی نێوگوندی ئۆمۆجلود لە گوندەکانی منبەج. ناوەندەکە ڕایگەیاندووە لە هەوڵی یەکەمی دزەکردنەکەدا شەڕێکی سەخت ڕوویداوە و 3 چەتە کوژراون و 5 چەتەش بریندار بوون. پاشان لە هەوڵی دزەکردنی دوومدا چەتەکان هەوڵیاندا تەرمی چەتەکانی کۆبکەنەوە، بەڵام شەروانانی ئەنجومەنی سەربازی منبەج شکست ببورن. پاشان لە هەوڵی دزەکردنی دوومدا چەتەکان هەوڵیاندا تەرمی چەتەکان کۆبکەنەوە، بەڵام شەروانانی ئەنجومەنی سەربازی منبەج شکستیان بەم هەوڵەشێنا و 5 چەتەی تر کوژران و 5 چەتەی دیکەش بریندار بوون. ناوەندەکە ڕایگەیان لە ئەنجامدا بەگشتی 8 چەتە کوژراون و 10 چەتەیش بریندار بوون. هەروەها دەوڵەتی داگیرکەری تورک لە گوندی مەزنی شارۆچکەی شیراوای کانتۆنی ئافرین و شەهبا با درۆنێکی خۆکوژ هێرشی کردوتە سەر ئاهەنگێکی هاوسەرگیری. با گوێرەی زانیاریەکان هێرشەکە زیانێکی گیانی لێ نەکەوتوەتەوە، بەڵام لە زیانەکانی تر زانیاریەک لە بەردەستان نییە. بابیانووی هەبوونی پەکەکە لە ماوەی 33 ساڵی ڕابردوو دەوڵەتی داگیرکەری تورک زیاتر لە 700 هاوڵاتی مەدەنی لە باشووری کوردستان شەهید یاخود بریندار کردووە و لەو ژمارەیەش نزیکەی 200 منداڵ بوونەتا قوربانی. لە ماوەی کەمتر لە مانگێکیشدا باهۆی بردومانی دەوڵەتی تورکەوە 9 هاوڵاتی مەدەنی شەهید بوون، کەسیانیان منداڵن. لەو بارەیەوە چالاکوانانی گەرمیان پێیان وایە پەکەکە شوناسی گەلی کوردە و پێویستە پشگیری پەکەکە و هەواڵەکانمان بکەین لە قەندیل و دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بوەستینەوە. دیارە هەمووان سیاسەتی تورکیا زانین چییە و بۆ تێگەشتنە سیاسەتی تورکیا ژەبێ بگەڕێنەوە بۆ مێژووی دەوڵەتی تورکیا. تورکیا لە زووە ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە ئامانجی ئەوەیە ویلایەتی موسڵ بخاتە ژێر کۆنتڕۆڵ و دەسڵاتی تورکیا ئێستا، بەڵام بۆ ئەوشا کورد بە ڕێگری خۆی زانێت کە کوردوەکو نەتەوە تاکەنەتەوەیە بەرگە ڕوبەڕووی ئەوانە بوونەتەوە و بە تایبەتیش ئەتوانین بڵێن پەکەکە ئێستا نمایش و شناسی کوردی هەڵگردۆ بەرامبەر ئەو سیاسەتە بە ئاشکرا حەقی خۆشێتی ئێمەوە کوردنەتەوەی کورد پشگیریە و سیاسەتەی هەواڵانمان بکەین لە قەندیل. و لەلایەکی تریشەوە ئێمە من پەیامێکیشمەیە بۆ هاوڵاتیە کوردیانەی کە ئێستا بوونەتە چاوزڕاخی تورکیا یەک سیاسەتی هەیە. ئەو کوردەی لای تورکیا باشە کە مردویان شەهید دەبێت، ئەنا هیچ وەفایەکی بۆ کورد نییە. بۆی هیوادارم واز لەم چاوساغی و دەستگرتنی تورکیا بێنن هەرۆستاوە کە هەمومانەوە زانین تورکیا هەموو جۆرە چەکە قەدەغە کراوەکانی نێودەوڵەتی بەسەر قەندیلە باران ئێستا بەوشۆ نەوەستاوە هاتوۆتە ناو شارەکان. حەقی خۆیەتی تاکی کردەوە شارێمان هەبێت ڕوبەڕووی ئەم جۆرە دەست درێژانە بەوەستینەوە ناکرێت. من ئەمڕۆ من سبەی تۆ دوو سبەی براکەم سێ سبەی خوشکەکەم هەر جۆرە و هەر جارێ و بەرناونیشانێک و درۆنێک دێت ئەم هەواڵانەی ئێمە شەهیدەکەن ئەمە جێگەی ئەسەفە. بۆیە پێویستە لەسەر تاک بە تاکی ئەم نەتەوەی کوردە ڕوبەڕووی ئەو جۆرە پێشەلکاریان هەم مرۆڤایان و هەم سروشتیان و هەموو دژی هەموو یاسا نێودەوڵەتیەکانە و هەموو دژی هەموو یاسا ئاسمانیەکانیشە. پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕێکخراوە مەدەنیەکان و پارێزەرانی مافی مرۆڤ بابۆنەی دووەمین ساڵیادی سەرهەڵدانی ژنجیان ئازادی، بابۆنەی ساڵیادی شەهیدبوونی ژینا ئەمینی لە تاران لا لایەن پۆلیسی ئەخلاقەوە بانگەوازیان کرد بۆ مانگرتنی سەرتاسەری لە 16 ئەیلول. چەندین گروپ و ڕێکخراو بە ڕاگەیاندراوێک بەشداربوونیان لە مانگرتنە گشتیەکە دووپات کردەوە و داوای مەزنکردنی مانگرتنەکەیان کرد. پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕێکخراوە مەدەنیەکان و پارێزەرانی مافی مرۆڤ بە بۆنەی دووەمین ساڵیادی سەرهەڵدانی ژنجیان ئازادی داوای مانگرتنی سەراسەریان کرد. چەندین گروپ و ڕێکخراو بە ڕاگەیاندراوێک بەشداربوونیان
دووپات کردەوە. دایکانی دادپەروەری کوردستان لە ڕاگەاندراوێکدا پشتگیری خۆیان بۆ مانگرتنەکە دەربڕی و ڕایانگەیان داوا لە گەلی کورد دەکەین 16 ئەیلول لە ماڵ بمێننەوە و نەچنە سەرکار و فرۆشگا و مارکێتەکان دابخەن. بیست ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە ڕاگەاندراوێکی هاوبەشدا پشتیوانی خۆیان بۆ چالاکیەکە دەربڕی و ڕایانگەیان بانگەواز دەکەین هەموو بەشەکانی کۆمەڵگەی ئێران و کوردستان با هەڵویستێکی مەدەنی و ئاشتیانە بەشداری مانگرتنە گشتیەکە بکەن. هەروەها بانگەواز لە کۆمەڵگەی نێونەتەوەی دەکەین زیاتر سەرنج بخەنە سەر پێشلکاریەکانی مافی مرۆڤ بەرامبەر مرۆڤی کورد لە ئێران. هەروەها دایکانی دادپەروەری کوردستان ببورن. هەل لە ئێران دەمێنینەوە میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بارەی بەیاننامەیەکی کەمپەینی سێشەممەکانی نابۆ لە سێدارەدان لەسەر دۆخی زیندانی کراوانی کورد بەم جۆرە زانیاریان خستوەتە ڕوو. لە بەیاننامەکەدا هاتووە وێڕای فشارەکان و هاوشێوەی هەفتەکانی ڕابردوو مانگرتنی کۆمەڵک لە زیندانی کراوانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەردەوامە. ئاماژەیان بەوەش کردووە لە زیندانی ورمێ هەڕەشە لە زیندانی کراوان کراوە تا دەست لە مانگرتنەکەیان هەڵبگرن. لە بەیاننامەکەشدا ئاماژە بەوەش درراوە با بۆنەی شەشەمین ساڵیادی لە سێدارەدانی سێ چالاکوانی کورد بە ناوەکانی ڕامین حوسێن پەناهی، لوقمان مرادی و زانیار مرادی نزیکەی 20 کەس لە سێدارە دراون. کامپەینی سێشەممەکانی بۆ لە سێدارەدان لە کۆتایی بەیاننامەکەدا ڕای دەگەێنێت 21 زیندانی سیاسی لە ئێران بەشداریان لە 33یامین هەفتەی ئەم کەمپەینەدا کردووە و داواکارن مایساتۆ راپۆردەری تایبەتی نێتەوە یەکگرتوەکان بۆ مافی مرۆڤ لە ئێراندا سەردانی زیندانەکانی ئێران و بەتایبەت زیندانی کراوانی سیاسی بکات. جێی باسا کەمپەینی سێشەممەکانی نابۆ لە سێدارەدان لە نۆی کانونی دووەمی ساڵی 2023ەوە وەک ناڕزایەتیەک سەبارەت با لە سێدارەدانی دەست بەسەر کراوانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دامەزراوە. دەستگای ئاسایشی سلێمانی دوای ڕادەستکردنی بێهزاد خوسرەوی پەناخوازی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان پەناخوازێکی دیکەی سیاسی خەڵکی مەریوان بە ناوی شاهۆ ئەحمەزادە ڕادەستی وزارەتی ئیسلاحاتی کۆماری ئیسلامی ئێران کردووە. کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان وێڕای شەرمەزارکردنی ئەو بڕیارانە لە هەرێمی کوردستان جەخت لە بەدواهاتەکانی ئەم جۆرە بڕیارانە و ژیانی ئەو پەناخوازانە دەکاتەوە و کا ڕووبەڕووی مەترسیەکانی گەورە و ئەشکەنجەی تونند و تەنانەت لە سێدارەدا دەبنەوە. سەرۆک کۆماری ئێران مەسعود پزیشکیان گەیشتە هەولێر و پڕیارە لەگەڵ نەچیروان بارزانی سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە و چەند تەوەرێکی هاوبەش تاوتوێ بکەن. دوێنێ پزیشکیان لە بەغدا لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق کۆبوویەوە و چواردە لێک تێگەیشتنی لەگەڵ عێراق واژە کردووە. بڕیارە سەرۆک کۆماری ئێران هەر ئەمڕۆ سەردانی شاری سلێمانیش بکات و لە دەباشان لەگەڵ بافل تاڵبانی سەرۆکی یەنەکە کۆ ببێتەوە. دواتر سەردانی چەند شارێکی دیکەی عێراقیش دەکا. ئەمە یەکەمین گەشتی دەرەوەی مەسعود پزیشکیانە لە دوای دەست بەکاربوونی وەک سەرۆک کۆماری ئێران. عێراق با ڕێککەوتنی ئەمنی تاوانباری بردومانی سەر هاوڵاتیانە. وێڕایەوەی کە حکوومەتی عێراق خاوەنداری لا خوێنی ئەو شەهیدانە ناکات کەچی ڕێککەوتنی بەناو ئەمنی لاگەڵ دەوڵەتی داگیرکەری تورک و بکوژی هاوڵاتیانی دەکات و لەشکرکێشی و داگیرکاریەکان لەگەڵەوان ڕێککەوتنی ئەمنی دەکات بە یاسایی و بە فەرمی. لا دوای ئەو ڕێککەوتنەشەوە نۆ هاوڵاتی مەدەنی شەهید بوون. باهۆی بێدەنگیەکەیەوە حکوومەتی عێراق بە تاوانباری ئەو بردومانانە دادەنرێ. لەسەر ئەم مژارە هاوکارانمان دۆسیەکان ئامادە کردووە با بەیەکەوە گوێ لێ بگرین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاژمێرەمان لا خۆشیدا بمێننەوە. عێراق بەڕێکەوتنی ئەمنی تاوانباری بردومانی سەر هاوڵاتیانە.
وێڕایەوەی کە حکوومەتی عێراق خاوەنداری لە خوێنی ئەو شەهیدانە ناکات کەچی ڕێکەوتنی بەناو ئەمنی لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورک و بکوژی هاوڵاتیانی دەکات و لەشکرکێشی و داگیرکاریەکان دەکات بە یاسایی و بە فەرمی لە دوای ئەو ڕێکەوتنەشەوە 9 هاوڵاتی مەدەنی شەهید بوون بەوەی بێدەنگیەکەیەوە حکوومەتی عێراق بە تاوانباری ئەو بۆردومانانە دادەنرێت لە 15 ئاب لە ئەنقەرەی پایتەختی تورکیا لە نێوان عێراق و دەوڵەتی داگیرکەری تورک لە دەخەڵدا ڕێکەوتنێکی بەناو ئەمنی بە ئامادەبوونی فواد حسێن نوێنەری پەدەکە و وەزیری دەرەوەی عێراق ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم سابت عەباسی وەزیری بەرگری عێراق فالح فەیاز سەرۆکی دەستەی حەشدی شەعبی لەگەڵ هاکان فیدان وەزیری شەڕی تایبەت دەرەوە و یەشار گولەر وەزیری بەرگری دەوڵەتی تورک واژۆ کرا بەپێ و ڕێکەوتنە دەوڵەتی تورک و عێراق ناوەندێکی هاوبەشی هەمانگی و هەواڵگری لە بەغداد دادەمەزرێنن بەواتایەکی دیکە لە بەغداوە بڕیار لەسەر بۆردومانکردنی خاکی عێراق دەدرێت و بە بڕیاری بەغدا گوندەکان چۆڵ دەکرێن و ڕەز و باخی هاوڵاتیان دەسووتێنرێت هەروەها لە ڕێکەوتنەکەدا بە تەواوی لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورک بە فەرمی کراوە بە جۆرێک بارەگای سەربازی بەعشیقا کە پێشتر سوپای داگیرکەری تورک لە مانگی ئەیلولی 2014 لەو ناوچەیە جێگیر بوون و نزیکەی 100 کیلۆمەتر لە سنووری تورکیاوە دوورە دەکرێت بە بارەگایەکی ڕایێنانی سەربازی و هەردوو سوپای تورکیا و عێراق مەشقی سەربازی تێدا ئەنجام دەدەن ئەمەش بە تەواوی جێکردنەوەی سوپای داگیرکەری تورکە لە عێراق و بە فەرمی دەکرێت یەکەم هەنگاوی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە لە 23 ئاب بە بۆردومانی ئۆتۆمبیلێکی ڕۆژنامەنووسانی کۆمپانیای چەتر بۆ بەرهەمێنانی میدیایی دەستی پێکرد لە ئەنجامدا 2 ڕۆژنامەنووسی ژن بەناوەکانی گوڵستان تارا و هێرۆبەهادین شەهید بوون و 6 دیکەش بریندار بوون کە 5 برینداری دەرونین هەروەها هێرشەکان تەنها بەوە نەوەستا بەڵکو لە 3 ئەیلول سوپای داگیرکەری تورک تۆپبارانی گوندی مێرگە حەوشی لە کوێستانی سنین لە شارۆچکەی سیدەکانی سەر بە پارێزگای هەولێر کرد بەهۆیەوە شوانکارێک بە ناوی بەدیع کەمال شەهید بوو کەس ناوی لە ماڵە بێت لە ماڵە بێت دەرێت درۆن سەر تازە بەڕاستی ئەنی کابرا ناتوانانی کاسی بکە لە ماڵی بچێت دەرێت درۆن دەرگاتی ئەو ژیان نە بەڕاستی لێدا ژیانی لێ نەماوە کوردستان لە 4 ئەیلولیش دەوڵەتی داگیرکەری تورک با فڕۆکەی بێفڕۆکەوان لە نزیکی شارەدەی خەلەکان لە سنووری پارێزگای سلێمانی بۆردومانی ئۆتۆمبیلێکی مەدەنی کرد بەهۆیەوە باوکێک بە ناوی مزەفەر حسێن لەگەڵ 2 کوڕەکانی بەناوەکانی محەممەد مزەفەر تەمەن 18 ساڵ و مبین مزەفەر تەمەن 14 ساڵ شەهید بوون لە 5 ئەیلولیش جارێکی دیکە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورک ئۆتۆمبیلێکی مەدەنیان لە گوندی هەرمێلەی سەر بە شارۆچکەی چوارتا لە پارێزگای سلێمانی بە ئامانج گرت بەهۆیەوە 3 هاوڵاتی مەدەنی شەهید بوون یەکێک لەوانەش منداڵێک بوو کە کانۆلای لەدەستدا بوو هەر ئەوانەش نا بەڵکو بۆردومانەکانی دەوڵەتی تورک کامپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی مەخموریشی گرتەوە لەدەی ئەیلول بۆردومانی خانوویەکی لە ناو کەمپەکە کردو بەهۆیەوە 3 ژن بەناوەکانی گوڵێ ئۆزەک ئەدیبە پاکسۆی عەزیمە کابول بریندار بوون واتە لە دوای ئەو ڕێکەوتنەوە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بە قوڵایی 100 کیلۆمەتر هاتوونەتە ناو ئاسمانی عێراق و بەگشتی 9 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 9 هاوڵاتی دیکەش بریندار بوون دەوڵەتی تورک ڕۆژانە دەیان جار بۆردومان دەکات ئاگر بەسەر هاوڵاتیاندا دەبارێنێت منداڵان دەکاتە ئامانج و دارستان و ژینگەی کوردستان دەسووتێنێت گوندەکان چۆڵ دەکات دارستانەکان دەبڕێتەوە و ڕەوانەی تورکیای دەکات هەموو ئەمانەش لە ئەنجامی ئەو بێدەنگی قوڵەی لە شەقامی عێراق و هەرێمی کوردستاندا و خۆکەرکردنی حکوومەتەکانی عێراق و ماوە بەسەرچووی هەرێم جێبەجێ دەکات ئەوەی جێباسە وێڕای هەموو ئەو کردەوانە و ڕژاندنی خوێنی هاوڵاتیەکانی بەڵام عێراق بێشەرمانە ڕێکەوتن لەگەڵ دەوڵەتی تورک دەکات و بە پێکەنینەوە واژۆ لەسەر بڕیاری هەڵساندنی فڕۆکە و باراندنی ئاگر بەسەر منداڵاندا دەکات